برانم لەسەر مەوزوعی بەخشینەکە شتێکی زۆر سەیرێ والله بزنسێک جۆرە بزنسێک چۆرە بازرگانێکی لە قوڕاندا لە هیچ شوێنێکی تریام دنیا نەمبینیوە و لە لای هیچ دۆڵەمەندێک دەست ناکەوێت لەسەر ئەم زەویە ئللا لە لای خوای گەورە نەبێت ئەویش بازرگانیکردنە لە نێوان عەبد و خوای گەورە خوای گەورە پێویستی بازرگانیکردنی ئێمە نییە بەڵام بازرگانیشمان لەگەڵ دەکات خوای گەورە تەنانەت مرۆڤ دەتوانێت قەرز بداتە خوای گەورە خوای گەورە پێویستی بە قەرزی ئێمە نییە بەڵام چی بەڵام خوای گەورە وەری دەگرێت چۆن سيركن خواي قول سبحانه وتعالى دفرمي إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم خواي قول دفرمي بدل نياية وإنها توا يعني بدل نياية خواي قول كريويتي لإيمان دارا خويان وسروتو سامان ومالو من داريا وسروتو سامان نشيان يعني خواي قول مني كريوة لخوم وسروتو سامان كشي لمن كريوة بتي ببهشت يعني خواي قول بهشت دابا من لبرانبر چی لبرانبر ئەوەی خۆمی پێ بفرۆشمە سەرۆت و سامانەکەشم باشە لێردا چەند شتێکمان پێ دەڵێن کەواتە لە پێشەوەی خوای گەورە چاوی لە سەرۆت و سامانی تۆ بێ لە پێشەوەی داوای سەرۆت و سامان لێ بکە لە پێشەوەی داوای بەخشینی سەرۆت و سامان لێ بکە لە پێشەوەی داوای زەکاتت لێ بکە لە پێشەوەی داوای یارمەتیدانی هەژاران لێ بکە داوای چی لێ کرد داوای خودی خۆتی کرد داوای خودی خۆتی کرد خۆت خودی خۆت تۆی دەوێت نەکچی نەک سەرۆت و سامانەکە پێشتر تۆی دەوێت کە تۆ هی ئەو بێ سەرۆت و سامانەکەش یەوە لە بەرەی سەرۆت و سامانەکەش بەشێکە لە تۆ ئەیوانە بۆیە سەرۆت خوتی خۆیتی دەوێت تۆی دەوێت جا سەیرەکە لێر داوای برانم خوای گەورە سبحانه وتعالى خاوەنی ئێمەیە خۆی لە بنچینەوە کە خوای گەورە تەنانەت و بازرگانیشمان لەگەڵ دەکا خوای گەورە خاوەنی ئێمەیە ئەیوانە خوای گەورە خاوەنی ئێمەیە بێگومان بۆی خوای گەورە ئێمەی دروست کردووە بۆی خوای گەورە خۆی ڕازقە بەوەی کە خوای گەورە خۆی ڕزقمان دەدات بەڵام خوای گەورە دەفەرمێ ڕستەی کە من دەتان دەمێ و سەرڕایەوەی کە من دروستکەری ئێوەمە و خاوەنددارێتی ئێوەش دەکەم هێشتا من ئەوەتان لێ دەکەمەوە ینی بانمونێکتان پێ بدەم لەسەرەوە بران بیرکەوە کەسێک پیاوێکی باش ڕێکوپێک تەشبیهات نەبێ دێتە لای جەنابەت دەڵێ فڵان کەس ئەی کاک محەممەد دوکانێکم هەیە ئەو دوکانە دەدەم بە جەنابەت بە بەلاش ئەو دوکانە بە بەلاش دەدەم بە جەنابەت تەنیا دوکانەکە بەڕێوە بەرە و بە پاکی ڕای بگرە دوکانەکە بۆ خۆت پاش ماوەیەکی تر دێتەوە هەمان کەس دێتەوە لات دەڵێ کاک محەممەد ڕاستە من ئەو دوکانم بە بەلاش دابەتۆ و داوای هیچم لێ نەکردی لە بەرامبەر ئەو دوکانەدا باشە تاکە شتێک دەمەوێت ئێستا من دەمەوێت ئەو دوکانت لێ بکڕمەوە ئێ باشە شتێکی زۆر سەیر و سەمەرەیە ئەیوانە چ بازرگانیەکە دوکانەکەی بە بەلاش داوە ئێستا دەوێت هەمان و دوکانەکە خۆی خاوەنی بۆ بیکڕێتەوە یاخە باس یعنی عاقڵ ئەگەر ئینسان عاقڵی بەکار بخا لەم دنیای دەمە بازرگانیکردنێکی غەڵەتە ئەیوانە بەڵام خوای گەورە سبحانه وتعالى بۆ خوای گەورە غەڵەت نییە خوای گەورە بە ڕەحمە بۆ شێوە بازرگانی لەگەڵ ئینسان دەکات هەموو شتێکی هەر خۆی دەماندات شتەکانمان دەداتێ هەر خۆشی لێمان دەکرێتەوە یعنی وەڵڵاهی بازرگانیەکی زۆر سەیرە بازرگانێکە ناستە عەقڵەوە جا مەوەسمان لەوە چ بوو مەوەسمان لەوە بوو کە ئینسان کاتێک یعنی ڕاستگۆ بێت خۆیەک لا بکاتەوە بۆ خوای گەورە سبحانه وتعالى باشترین بازرگانی لەگەڵ دەکات و باشترین چاکەی لەگەڵ دەکات